لە شاری ئۆپسالای وڵاتی سوێدین. لە یەکێک لەو کۆنسێرتانەی کە بۆ پشتگیری و پشتیوانی کوردە ئاوارەکانی ڕۆژاوای کوردستان بەڕێوە دەچێت. ئەو کوردانەی کە بەهۆی ناسەقامگیری و نالەباری بارودۆخی وڵاتی سووریا پەڕێوەی باشووری کوردستان و هەروەها وڵاتی تورکیا بوون. بە ناوی کۆمیتەی هاوکاری کۆمەڵە کوردەکانی شاری ئۆپسالا بە خراتی ئێوە دەکەین. هیوادارم شەوێکی پڕاسوودە دەبێت بۆ هەموو لایەک. ئەم جارش بەخێر بێن و زۆر سوپاسی ئەو هونەرمەندە بەڕێزان دەکەم کە بەبێ بەرامبەر ئەم شەو ئامادە بوون و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و سوپاس بۆ هەموو لایەک کە هاوکار بوون بۆ ڕێخستنی ئەم شەوە. ئەم جارش بەخێر بن. لە قۆناغە جیاجیەکانی مێژوودا و لەسەر جەمە و ڕووداوانەی کە لە پارچەکانی کوردستان بەرامبەر بە کوردەکان ڕوویانداوە، خەڵکی کورد هەردەم پشتیوانی و پشتگیریان لە یەک کردووە و بە گوێرەی بارودۆخ و پێداویستی ئەو سەردەما هاوکاری یەکتر بوون. ئەم هەموو کوردên Swêdê ji her çar beşên Kurdistanê em dige li van in. Em piştgiriya van dikin, em azadiya welatê xwe bi tevayî û Rojavaya Kurdistanê bi taybetî dixwazin. Em Federasyona Komeleyên Kurdistanê li Swêdê jî têda komiteyekî hevbeş danîne ji bona ku em bikaribin ji bo piştgiriya gelê xwe li Rojava bikaribin henî çalakiyan li darxin û em hevîdarin di rojên pêşme de çalakiyên cûrbecûr em li dar bixin ji bo piştgiriya gelê xwe. Gelek muxabin ku Kurd li welatê xwe jî penaberin. Ne tene li dervayê welatê xwe, ne tene li Awropa û derendê û gelek caran dijmin wiha kiriye ku Kurd li welatê xwe jî bûye penaber. Ez hevîdarim ev cara davî be û tu car hendî Kurd penaber nebin, di axa xwe de azad bijîn, bijî Kurd û Kurdistan. خلات خلاي حولي زار هزار زحاق أنيت انشال خلات خلاي حولي زار هزار زحاق أنيت انشال هزار زحاق أنيت انشال تو بالروانا لمحابات لتشوار شراي هوارودات تو بالروانا لمحابات لتشوار شراي هوارودات لمرديني جقر خينا لقامش لي تولا وسنا لمرديني جقر خينا لقامش لي تولا وسنا لمرديني جقر خينا لقامش لي تولا وسنا لقامش لي تولا وسنا لەڕاستیدا شەوێکی پشتگیری بوو بۆ کوردەکانی ڕۆژاوا کەیسا خەریکی خەباتن. لە ڕاستیدا نزیک ساڵێک کە حکوومەتی بەحسی فاشیست شەڕەکە کۆمەڵی خەڵکی زۆری کوشتووە لەو ناوچە
بەڵام بە خۆشحاڵیەوە کوردستان کەمتر زەرەری بەرکەوتووە هیوادارم لایەنەکان ئەو یەکێتی خۆیانە بپارێزن ئێمەش وەکو هونەرمەندان و هەروەها خەڵکی کورد پێویستە کە یارمەتی کوردانی ڕۆژاوا بدەن بە تایبەتیسە کە هیچ داهاتێکیان نییە زۆر کەس کە کاسبی شتێکی بووە ئیسە ناتوانن بەڕاستی پێویستیان بە یارمەتی هەیە من وەکو هونەرمەندێ بانگەواز دەکەم لێرەوە لەم شاشە جوانەیەوە هیوادارم هەموو کوردێ بە ئەرکێکی نەتەوەی بدانێت کە یارمەتی کوردانی ڕۆژاوا بدا کورد ئەبێ لە کاتی ئاوادا هەستی نەتەوەی خۆی پیشان بدات لە ڕاستیدا کورد یەک نەتەوەی و کوردستانیش یەک وڵاتە ئەگەر کورد لە کاتێکی ئاوا نەتوانێت بە دەردی یەکخوات بۆ چ کاتێکە من هیوادارم هەموو کوردێ بە ئیشی خۆی هەستی وەکو ئەرکێکی نەتەوایەتی بتوانێت یارمەتی کوردەکانی ڕۆژاوا بدات. پێکێنەرانی شەواهەنگی پشتگیری لە کوردەکانی ڕۆژاوای کوردستان پێکهاتبوون لە کۆمەڵەی کوردی ئۆپسالا، کۆمەڵەی کوردستان لە ئۆپسالا و کۆمەڵەی سویدی کوردی لە ئۆپسالا و هەندێک کەسایەتی سربەخۆی کورد. لەوە هەنگەدا چەندین کەسایەتی سیاسی لە پارتەکانی ناو حکوومەتی سوید و پارتە ئۆپۆزیسیۆنەکانی حکوومەت و نوێنەرانی پارلەمانی سوێد بەشدار بوون و هەرکام بیر و بۆچوون و پشتیوانی خۆیان دەربڕی. ئەمن لێرەم بۆ ئەوەی کە پشتگیری خۆم و پارتەکەم پارتی چەپی سوێد نیشان بدەم. پشتگیری لە تێکۆشانی کوردەکان بۆ وەدەسێنانی ئازادی و مافی چارەنووسی خۆیان وەک مافێکی سروشتی کە بۆ هەموو گەلانی جیهان ڕەوایە دەکەم. گەلی سووریا بە تەواوەتی مافی خۆیەتی کە داوای سیستمێکی دیموکرات و ئازاد بکەن بۆ وەدەستهێنانی هەوڵ بدەن و دیارە دەزانم کە گەلی کورد بە درێژایی مێژووی خۆی هەردەم تووشی چەوساندنەوە و لە ژێرپێنانی مافەکانی لەلایەن داگیرکەرانی کوردستانەوە بووە. هەر بۆیە پێویستە ئێمەی سویدی بە دەنگێکی بەرزتر پشتیوانی خۆمان دەربڕین. پێویستە لەلایەن سوێد و یەکێتی ئوروپاوە پشتگیری و پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان بکرێت بۆ ئەوەی کوردەکانی ڕۆژاوا بزانن کە ئەوان بەتەنیا نین. Ez bawerim ku pêwîst e hikûmeta Swêdê û hemû hêzên siyasî helwesta xwe nîşan bidin û ne tenê Swêd jî di vê tevahiya Ewropa bi yekdengî helwesteke aşkere dijî rejîma El Esed diyar bike. Rejîma Sûriya êdî gelek sînor derbas kirine. Di hovîtiyê de numûneyên bêhempa nîşan didin. Em nikarin li bendê bin ta ku çekên kîmewî bikarbînin. Ji alîkî din ve pêwîst e navçeyên Kurdan bikevine bin parastineke taybet. Di hemû nakokiyan de ziyanên herî mezin bi ser Kurdan de hatine. Ferm û temaşeyê Îranê, Iraqê û Tirkiye bikin. De ku bizanin çewsandina Kurdan ji hemû gelên din dijwartir bûye. Tirsa min ew e ku di vî şerî de qurbaniyên Kurdên Rojava yên herî mezin bin. ناوی من سورەیایە. ئێمە لێرەین بۆ ئەوەی کە پشتگیری لە منداڵانی سووریا بکەین، پارەیان بۆ بەڕێکەین. ئەمن دەزانم کە ئەمڕۆ بارودۆخی و منداڵانە زۆر سەختە. ئەوەش ئەرکی ئێمەیە کە پشتگیریان بکەین. ئێمە لێرە لە بارودۆخێکی باشداین و لە هیچ شتێکیشمان کەم نییە. بۆیە دەبێ هاوکاری ئەوان بکەین بۆ ئەوەی هەندێک لەو کێشانەی کە هەیەە کەمیان بکەینەوە. Kurdistanê dî menale lawê te hatin Kurdistanê dî menale lawê te hatin Xwendevan xwîn firoşê axa welatin Xwendevan xwîn firoşê axa welatin Wa milletê Kurdî Wa milletê Kurdî Ji bona alîkariya Kurdê Sûriyê و هر کسی گره آلی کاریه بکه و جبو وی هاوی مره گره آلی هفدو بکه و کرد گره شیار بو آلی هفدو بکن و تشتی هری باش هفدور بکن یعنی چه پیویست به مره ویا آلی هفدو بکه و گله کیجی تشتی پری باشه و مالا و آوابه و تشتی وری باش که هندکه گله کی باش جبو کردا گله کی باز دکم جبوه
براستي رژیما سوری رژیمك خراب خلق خود کجه ملت خود کجه هجاری درب دربون كتي نام ملت مرن شهيد بون يعني هر تشتي خراب بملت خودك اف شواياجي شبو پشتگیریا کردن روج آوا ام جاتن وك پشتگیریه بکن وك هاریکاریه بکن جبو وان کسی گو وان مالباته گو شهید دانه وان مالباته دروشك خراب دانه وك ميناك سريكانيه نت نبتر سريكانيه لأوك ميناك سريكانيه فلك هي ظالم فلك كايا وكردستان كابر جنبلك هي فلك هي ظالم فلك كايا وكردستان كابر جنبلك من ابي جنات جتاب منا سربست وازا فاجم جهنم جم جهل من ابي جنات جتاب منا سربست وازا فاجم جهنم جم جهل من وەکو هونەرمەند و لەگەڵ هەمی هونەرمەندی کورد و کوردستان ئەوە چەند ساڵە لە ئەوروپا لە سوید خزمەتی ئەم بژن ملەتی خۆ دەکەن خزمەتی چاند و هونەری خۆ دەکەن یارمەتی بۆ هەموو پارتی کوردستانی دەکەن ئەو ڕۆژی تایبەت بۆ ئالیکاریە کوردی ڕۆژ ئاوا حەز دەکەن تشتێکی وەها ئیمکانی وەها تشتێکی هونەری تشتكي عاطفي تشتكي سيمبوليسك تشتكي رمزي بو ملتي خوا بكن هيفدارن بو ملتي مرازي بي وملتي ما بدل ملتي ما بي هرم كيف خوش ونم هاتن قوم علي كاريا وانا بكن جبوان مال باطق در بونه ومالي قو شهيد بونه وعلي كاريج بوانا يعني ام قلق بير كيف خوش نقو ام لفيد حاضر بونه ويشوي ياركم دول داركم چراخاني مهلكم ياركم دول داركم چراخاني مهلكم كي برخصاري روجه قلبي بو شوغاركم كي برخصاري روجه قلبي بو شوغاركم ريتا كيبي أقاوي بير ملينا كيتوا ودنيا فرل سوزة جاب ملينا ديتوا أما جربونا دريان تاوان دقريتوا آهي دلم دتقري خوتم لي دور خيتوا آهي دلم دتقري خوتم لي دور خيتوا أريا ركم دول دهركم شرا خاني مهلكم يا ركم دول دهركم شرا خاني مهلكم كيبي رخصاري روجه قلبي بوشو قاركم كيبي رخصاري روجه قلبي بوشو قاركم پێم وایە ئەمانگانە زۆرینی هونەرمەندەکانی ئەوروپا لە زۆر شارەکانی سوید و ئەڵمانیا و لە ئەوروپا بەعام ئەم دەست پێشخەریان کردو و ینی چمکێکیان لەو قورساییە هەڵگرتووە کە لەو مەحنەتەی کوردەکانی سووریا تێیە دەژین ئێمەش بە پێزانینی خۆمان ئێمەش بەشێکین لەوان ئەگەر تەنها بەدەنگی ئێمە وابێت کە کۆمەشی ئەوام بکەین تەقسیری ناکەین ئەلبەتە نەک جارێک 100 جار حاضر دەبین بۆ کارە ئەم شەو ئاهەنگەش لیژنێک پێک هاتووە بە بۆنەی یارمەتیدانی کوردەکانی سووریا و برا کوردانی سووریا ئێمە وەکو کوردەکانی ئەوروپا ئامادەین هەستی خۆمان دەربڕین بۆ هەموو ئەو برا کووردا شۆڕجێرانەی لە سووریاوە دەستخۆشییان لێەکەین و دەستخۆشی لە ئێوە ژەکەم هاتون ئەم شەو بۆ ئەم پەیامە بگێنن بۆ ئەوان أو كسر قراش بوتا وزلتين هرتمد بجن تميد لورين أو كسر قراش بوتا وزلتين
وقتی چاوم تکت هترات بارینه هی گدی دنیای شمس من تنیا هی گدی دنیای شمس من تنیا هر دمت بجن تمید لورینه او كسر عقلاش بوتا وزلتيني او كسر عقلاش بوتا وزلتيني امشف جبو اريكاريا كردمي براي ميسوري ام اريكاريا وان بيشي بكن وقو ام تمو دايم ده حفتي وشهارا ده جيما آليا كردستانا عراقي لبيرو ديكري ومقالك بجدار بو من شبه او آریکاریا جبو انسانی کرد لبیرو دیجیم آریکاری که بیرو دیجیم مگالک آریکاری که چیز مد بخواستن هر دم ام حاضرن بجدارن دشبه منی کرد جبو آریکاریا گلی خواه. دماء سوريا ومش خورتانيا خو حيا عمري بو نزيكي 6 سالي هرو هر يان بازداي يان زندانا دبم 12 سال عمري خو مت زنداني لقدانديا زندانك لسوريا نمايا قوم نديتيا وإيشا هاتنا جبو آريكاريا كردي بلنغاز بندست جو إيرو لسوريانا أوي مالي وخرابونا أوي زندانا دانا أوي هاتنا إيشاندن أوي إيرو بنشك دنج هناك جوانا كتنا بنشك دا دلان قال خوش بو دلي فروقش بو دلي دجمن رش بو بدلاني قالك خوش بو دلي فروقش بو دلي دجمن رش بو بدلاني جاني 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 وار ميداني دلي من برخوشه بدلاني جاني 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 وار ميداني دلي من برخوشه بدلاني استعمدم لم آهنگی پشتگیری بو پشتوانی خلق ملت می کردستان روجاوا یعنی روجاوای کردستانه ام حزکن هر باوکی مادی و باوکی نفسی پشتگیری و بکن و هستی خو نشان بدن که ایرو گله که بارتشن هر کسی هر کردک هر چی به هر آوای به چاو بکار علی کاری پیشکش بک و پشتگیری پیشکش بک هر دوی بک و اجل و دارم که معنی بدنگ خو به هنر خو از ایرو آمادم و هر دمجی آمادم با ملت خو تایبتی با ملت روجاوای کردستانه هوادارین يعني او رجيمه بروخيا كردستان ببتا يك بارتا ام سنورا كدمينه كايوادر كردستان او يا كردستاني باشوريا كردستان هيوادار هم كردكاني روي جيهان ببتا يك بارتا على كردستان مانو هم سروكا كان مان لسر هم نوتكتيا كان مان بزبتو ایترس پس کردانی هر چوار پارچه کردستانی دانیشتوی شاری اوبسالای وڵاتی سوید و هەروەها ژمارەیەک لە کەسایەتیە سویدیەکانی ئەم شارە و کۆمەڵێک لە هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان بەشداریان کرد لە شەو ئاهەنگی پشتگیری و پشتیوانی لە کوردە لێ قەوماوەکانی ڕۆژاوای کوردستان. Ağır ketyak devlehimin Havna kavemet habimin Tımma tücmün dur ketki Devecerun yaç habimin Matizmin dur kethi bevece ahata nemen